ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە، ڕۆژێکە لە لای هاوڵاتیان یاریمی کوردستان بە ڕۆژێکی پیرۆز دەناسرێت، هاوکات لە بەشەکانی دیکەی کوردستانیشدا میادە دەکرێتەوە بۆ بۆنەکە ئاڵا ڕەمز و هێما و شوناسێکی نەتەوەیە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی بۆ نەتەوەی کورد کە بە درێژایی مێژوو پاراستویەتی و هەروەها هەوڵی بۆ پاراستنیم دەستکەوتانە داوا کە یەکێک لەوانە ئاڵای پیرۆزی کوردستانە. زۆر کتێب و باس لەبارەی ئاڵای کوردستانەوە هەیە، مێژوەکەی بە شێوازی جیاواز خوێندنەوەی بۆ دەکرێت، بەڵام نووسەر و ڕۆژنامەنووسێکی کورد کە خاوەن کتێبێکە لەبارەی ئاڵای کوردستانەوە بە شێوازێکی جیاوازتر کتێبێکی نووسیوە لەمبارەوە بەڕێز عەبدولستار باغمەرەیی لێرە لە ستودیۆ لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم. بەڕێز عەبدولستار زۆر بەخێر بێ. کتێبێکتان لەبارەی ئاڵای کوردستانەوە ئامادە کردووە، ئەمەی بزانم کتێبەکەتان چی لەخۆ دەگرێت و بۆ ئامادەکردنی و کتێبە پشتان بە چه سەرچاوەیەک بەستووە، چه زانیاریەک لە کتێبەکەتاندا هەیە؟ سڵاو لە بینەرانی خۆشەویست. ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز دەکەم لە هەموو کورد و کوردستانیانی خۆشەویست دەوێ بەڕێز. لە ڕاستیدا بوونی کتێبێک لەبارەی مێژووی ئاڵای کوردستانەوە گرنگی خۆی هەیەوە، جێی بایاخی مێژوویە بۆ ئەوەی کە لە چوارچێوەی مێژوودا ئێمە مامەڵە لەگەڵ بابەتی ئاڵا بکەین بە حکمی ئەوەی بابەتی ئاڵا ینی مێژوەکەی بۆ زیاتر لە 3000 ساڵ بەر لە زاین دەگەڕێتەوە. بێگومان گەلی کوردیش یانەتەوەی کوردیش لە کۆنتێکستی مێژوویدا لە سیاقی تاریخی خۆیدا خاوەنی دەسەڵاتی خۆی بووە و کە دەسەڵاتی خۆی هەبووە پێویستی کردووە کە سیمبوڵی تایبەت بەخۆی هەبێ. یەکێک لەم سیمبوڵانە بوونی ئاڵایە، ئاڵای نەتەوەییە. بە دیاری کراوی ژیانی دوای دروستبوونی دەوڵەتی نەتەوە دەوڵەتی مۆدێرنە، ینی بوونی ئاڵا لە وڵاتانی پێشکەوتووی جیهان بۆ ضرورەتێکی دەستوری و خرایە ناو چوارچێوەی دەستوری وڵاتان و بەیاسا کرا. بۆیە ینی هەموو ئەمانە وا دەکەن کە ئێمە زیاتر بەیاغ بە ڕووە مێژوویەکەی ئاڵای خۆمان بدەین وەکو ئاڵای نەتەوەی خۆمان. بۆ ئەمە بەستەش بەندە نزیکەی 15 ساڵ لەمەوە بەر کتێبێکم لەبارەی ئاڵای کوردستانەوە نووسیوە و کتێبەکە جگە لەوەی پوختەیەک دەربارەی مێژووی ئاڵای کوردستان باز دەکا، هەروەها پشت ئەستور بە دوو تەوەری دیکە یان دوو بوعدی دیکەی کە بوعدی ئاینی و بوعدی یاسایینە خوێندنەوەی بۆ کراوە. ینی ئەم باسی ئێمە کردومانە باسێکی مێژووی ئاڵای کوردستانە و هاوکات حکومدانیەتی لە ڕووی شریعەتی ئیسلام و لە ڕووی یاسای دەستکردەوە. باشە، هەموو وڵاتانی جیهان خاوەن ئاڵای خۆیانن، کوردیش بە هەمان شێوە ئاڵایەکی تایبەت بەخۆی هەیە. بۆچی گرنگە بۆ بنیادنانی بناغەیەکی باشی فکری لە ڕووی نیشتیمانیەوە و نیشتمان خۆشەویستیەوە ئاڵا بەرزڕا بگیرێت و پارێزرێت؟ ئایا لە هەرێمی کوردستان توانراوە ئەم بناغە فکری ناونەوەی نوێ وەروەهانەوەی پێشووتریشدا دابمەزرێت و بنیاد بنرێت؟ بەتاکید ینینەوەی پێشوو توانیویەتی ئەم ئاڵایە بهێنێتە ئاراوە و دروستی بکاتن. بۆیە بەمروری زەمن ئەمە کە تا دەگەینە ئەم سەردەمەی خۆمان بۆتە جێی بایەخی خۆی، ینی لەلایەن حکومڕانی کوردیەوە لە ماوەکانی ڕابردوو ئەم بابەتە خراوەتە ناو بابەتێکی یاساییەوە، ینی تەعاملێکی یاسایی لەگەڵ کراوە جگەل لە ڕەهەندە مێژوویەکەی. ئەم تەعاملە یاساییەوە دەکا کە بەڵێ نیشانەی ئەوە دەدا کە گرنگی پێدراوە و بووەتە یەکێک لە سیمبوڵە گرنگی پێدراوەکانی هەرێمی کوردستان. حکوومەت، دەستگا فەرمیەکانی حکوومەت، وەزارەتی ڕۆشنبیری کە بە تایبەتی معنیە بەم بابەتە لە بایاخیدا بووە. بۆ نمونە هەر ئەم کتێبەی ئێمە وەزارەتی ڕۆشنبیری چاپدانەکەی لە ئەستۆ گرتووە لەبەرەوەی بە پێویستی زانیوە ببێتە ئەم کتێبە و کتێبی دیکە و بەرهەمی دیکەی ڕۆشنبیری ببنە سەرچاوەی ئەوەی کە نەوەی نوێ ئاشنا بێ بە مێژووی ئاڵاکەیان. زۆر سپاس بەڕێز عەبدولستار باغمەرەی نووسەر و ڕۆژنامەنووس و خاوەن کتێبێک لەبارەی ئاڵای کوردستانەوە لە کوردستان 24ەوە لەگەڵمان بوو. سپاس. زۆر سپاس.